ئەم پرۆژە فۆتۆگرافیە لە دڵی خۆشەویستی بۆ وڵات و بەرپرسیارەتی مێژووییەوە لەدایک بووە. ئێمەش لە چاوی کامێراکانمانەوە چیرۆکەکانی کوردستان دەگێڕینەوە. کاروان کاکل فۆتۆگرافەر لە دوایم خولەوە جیاوازتر وێنەکان ئەگرم و ئەیانکەم بە چیرۆک. ژیان سەختە، بۆ من سەختتر. ئەمە وتی یەکێک لەو کارەکتەرانە بوو کە من وێنەکەیم چرکاند. من ناوم گەشبین سۆرانە، وێنەکانی من پیشاندانی خەمۆکی و تەنیایی ئەو مناڵانەیە کە بەهۆی قورسی ژیانەوە ناچارن کار بکەن. ئەمە چیرۆکەکەی منە. لە شاری ڕۆشنبیری تەنها بۆ چێژێکی کاتی ئاژەڵ تا سەرسقان نەچۆسێنرێتەوە. ئێرە سەوستری ماڵی کوردستانە. کاتێک چاوت ئەچێتە سەر هەردی مەنێشیە ماڵە، چاوەکانت تێرە بن. من ئەدی فەرێدون، وێنەکانی من نیشاندانی ئەو بیناتەوە نەکراوانەیە کە هۆکاری ناشرینکردنی سیمای شارە. بۆ بەدیهێنانی خەونەکان نابەوێ بدەین بە ڕێگریەکان. بۆ من هەستێکی زۆر ناواز بوو کە توانیم چیرۆکی ئەو گەنجە بە چەند وێنەیەکی کەمەوە بگێڕمەوە. ئێمە ژینگە ئەگۆڕین، ژینگەش ئێمە ئەگۆڕێت. ئەبێت چاوەڕێی ئەوە بکەین، نزیک بێدیان دوور، ڤایرۆس و نەخۆشیەکان ڕۆژێ خۆمان یان ئازیزێکمان ئەکاتە قوربانی. چیرۆکی من گێڕانەوەی مێژووی کاری دەستیە لە کوردستان. لە ڕێگەی کامێراکەمەوە چیرۆکی کەسایەتێک دەگێڕمەوە کە نزیکەی نیو سەدەیە سەرقاڵی کاری دەستیە. فۆتۆستۆریەکەی من باس لە کۆنسەپتی ماڵ ئەکات، ماڵ وەکو ئەو هەستێکە ئینسان هەستی پێکات لە ناخی خۆیان نەکوکو شوێن. سەگی پشدەر یان سەگی ماسیفی کوردی بە سەگی ڕەسەنی کوردی ناسراوە. ئێمەش بەم فۆتۆستۆریە توانیمانە ئەم ڕەسەنایەتیە تۆمار بکەین.